بەڵێ بۆی بزانین لێکەوتە و مەترسیەکانی سەرژمێری دانیشتوان لەو ناوچانەی کە عەرەبێکی هاوردەی زۆر هێنراونەتە ئەوێ چین و لێکەوتەکانی چی ئەبێت ئەوە لەگەڵ هێمن کەمال قوتابی دکتۆرا لە کۆمەڵناسی لە کەرکووکەوە گفتوگۆ ئەەکەین. ئەم کاتتان باش بەڕێز هێمن. پێش هەموو شتێک با لە مەترسیەکانەوە دەست پێ بکەین. مەترسیەکانی سەرژمێری دانیشتوان بۆ کەرکووک چین بە تایبەتی بۆ کوردی ئەو ناوچانە کەرکووک و دووس خورماتی و هەموو ناوچەکانی دیکە کە کوردی تیای و عەرەبیشی تیای بامان کات. بەڵێ سەرەتا دەستخۆشیتان لێکەم بۆ هەڵبژاردننی ئەم تەوەرە و ئەم بابەتە گرنگ و هەستیارە و قسەکردن لەسەری هیوادارم لە ماوەکانی ئایندەیشتا ڕاگەاندنی بەڕێستان و تەلەڤیزیۆنەکەتان یەکێ بێ لەو کەناڵانەی کە زیاتر بایەخ بە بابەتی سەرژمێری گشتی بدات. بەداخەوە لە ساڵی 2009دا کە ئەو کاتەیش بابەتی سەرژمێری گشتی زۆر گەرم بوو، ڕاگەاندنی کوردی زۆر لە ئێستا زیاتر بایەخی پێدا کە لە ئەم ساڵەبینی جۆرێک لە ساردوو کەم تەرخەمی هەبوو، چونکە ڕاستە سەرژمێری گشتی لە 2011 ئەنجامەدرێ. واتە ئێستا کە من لەگەڵ بەڕێستان قساکەم 2 مانگی ماوە 6 ڕۆژی تر، بەڵام ئێمە لە چەند ڕۆژی ئایندەیە سەرەتاییکی سەرژمێرێکی سەرەتایی لە کەرکووک و ناوچانە ئەنجامەدرێ تابان لە هەموو عێراقا بۆ ئەوەی کە لە هەر ماڵێکە چەند خێزانەژی تۆماری ئەەکەن دوجار سەرژمێرەکە لە 2011 ئەنجامەدرێ. بەڵام ئێمە ئێستاگە لە سەرژمێری سەرەتاییە ئەگەر کە پێوترێ حەسر و تەرقیم، ئەگەر ئێمە گەمارۆدان و ژمارەدانان لە خانۆکان و چەند خێزانی تایە تۆمار نەکرێ، هیچ خێزانێکی کورد لە 2011 تۆمار ناکرێ. بۆیە ئێستا بێ ئێمە هۆشیارەیەکی سیاسی و نەتەوەی لای تاکی خۆمان دروست بکەین کە لە ئێستاە خۆیشان ناتوان بگەڕێنەوە بۆ ئەم ناوچانە بەڵگەکانیان بنێرنەوە. کارتی نیشتیمانیە بۆ منام کارتی زانیاریە فۆرمی خۆراکە کۆپیەکەی نەک ئەسڵەکەی بنێرنەوە بۆ یەکێک لە ماڵەکانی خزمیان هەبێت. بەڵام پێش ئەوە با بزانم کە یانی مەبەستی جەنابەت لەوەیە مەترسیەکە لە ئێستاوە دەستی پێکردووە نەک لە 2011 مەترسیەکە هەیە ئەگەر نەگەڕێنەوە. واتە لەم ژماردنی کەسەکان کە لە خانەوادەکان لە ئێستاوە دەستی پێکردووە مەترسیەکە. بەڵێ لە چەند ڕۆژی ئایندەیە هەر گەڕێکێک کە تەواوەکرێ دوجار تۆمارکردنی تا فترێک ئەتوانرێت تۆ بچێ و فەرمانبەرە بدۆزیتەوە و بڵێ من 2 خێزانترش لەسەر خۆم تۆمارەکەم لەسەر ئەم خانەوە تۆمارەکەمەوە بڵێ پرۆسەیەکی زەحمەتە بێ لەوانەیە فەرمانبەرێکی نەتەوەیەکی تر بە ئاسانی کار ئاسانیت بۆ نەکا. بۆیە ئێستا هەر کەسێک کە خەڵکی ئەم ناوچانەیە لە هەرێمی کوردستان ئەژی یان لە دەرەوەی وڵاتەژی ئەبێ بەڵگەنامەکەی بنێرێتەوە بۆ کەسوکارێکی کە لەم ناوچانە ئەژی لە بۆ نمونە لە خانەقین و جەلەولات تا ئاگاتە شەنگار کە لەم ناوچانە کەسوکاری هەیە تۆمار بکرێت، چونکە ئەم تۆماری سەرەتایە زۆر گرنگە بۆی ئێمە بتوانین لە 2011 و کاتە دێتەوە لە یەک ڕۆژەکە چ دوای کەس ئامارەکرێ و سەرژمێرێکرێ و ئەگەڕێتەوە. بۆیە ئێمە زۆر گرنگە ئەم کۆناغا ئەو عەرەبە هاوردەکانی شەتوانن هەمان شت بکەن کە با بڵێن مستەمسەکاتی خۆیان بدەنە دەستی و خانەوادانی کە عەرەبن لە ئەو ناوچانە دانیشن. ئەمە بۆ ئەوانیش ناکرێت؟ ئەمە چارەسەرە کە خانەوادەکان ئێمەی کوردم کێشەیەمان بەڵێ ئێمەی کوردم کێشەیەمانەیە، چونکە عەرەبێکە لە هاتۆتە کەرکووک خۆیان ئەژین لێرە، ینی بەڵام ئێمەش نزیگەی بە تەواوی لام نییە، بەس نزیگەی لەوانەیە 200,000 کوردی کەرکووک فۆرمی خۆراک و کارتی زانیاری کەرکووک لە دەروی وڵاتیان لە هەرێم ئەژی. واتە ئێمەی کورد ئەم کێشەیەمان زیاتر هەیە. بەڵام عەرەبێک کە هاتۆتە کەرکووک بۆ نمونە ئێستا بە لێشاو عەرەبی بەغایی کە دێنە کەرکووک ئەوان خۆیان لێرە ئەژین، ئەم کێشەیان نابێت لەسەر بۆنمە لە ژمارەدانان و گەمارۆدان کە پێوترە حەسر و تەرقیم و سەرژمێری 2011 واتە لە هەردوو قۆناغی کێشیان نابێت، چکان خۆیان لێرە ئەژین پێک هاتەکانی. بەڵام ئەم کێشەی ئێمەی کورد هەمانە. چارەنووسی کۆمەڵگەی کوردی لە کەرکووک چی بەسەرێت؟ بەڵێ دیارە کە ئێمە قسە لەسەر سەرژمێریەکەین خۆی لە هەموو دنیا سەرژمێری بەمبەستێکی زانستیە دەستخستنی ئامارە لە بواری کۆمەڵایەتی تەندروستی تعلیم و پەروەردە و فێرکاری و ئابووری و کۆمەڵایەتی ئەم بوارانەیە بۆی حکومەت داتا و ئاماری لە بەردەسا بێ بۆ پەرەدانی وڵات بۆ پەرەپێدان و تەنمیە و گەشەپێدانی وڵات سوودی لێ ببینێ. بەڵام ئێمە لە هەموو ئەو سەرژمێریانی کە کراوێن زۆر جار ئامانجێکی سیاسی بەکارهێنراوە بە تایبەتی لە وڵاتانەی کێشەی سیاسی و نەتەوەیی و مەزەبی و جوگرافی مێژوویان هەیە وەکو عێراق. بۆیە لە هەموو ئەو سەرژمێریانی لە عێراقراون
جۆرێک لە بۆ مەرامی سیاسی بەکارێتەوە. بۆیە دوور نییە دوای 20 ساڵی تر 30 ساڵی تر سەرژمێری 2024 بکرێت بە بنەمایەک بۆ یەکلایکردنەوەی هەندێک کێشەی سیاسی. چکە کاتێ سەرژمێری ساڵی 1950 ئەنجامدرا کێ ئەیزانی دوای 70 ساڵ ئەکرێتە بنەمایەک بۆ یەکلایکردنەوە و پاکتاوکردن و چارەسەرکردنی هەندێک کێشەی سیاسی کە ئێستا ئێمە لەگەڵ عێراقا وەکو بنەمایەک بەکاری ئەهێنین. کەواتە ئەم سەرژمێریە توانین بەو شێوەیە ناوبرین ئەمە ئامادەکاری پێشوەختەیە بۆ پیلانگێڕی؟ ناتوانین وا بڵین، بەڵام ئێمە وەکو کورد ئەبێ ئێمە کوردەڵێ احتیاتی خۆمان بکەین پێشوەختە. یعنی بۆ من هەموو حیزبە سیاسیەکان بە ئیسلامی و ئەلمانیەوە ئەوانەی لە دەسڵاتن یان لە دەسڵات نین خەڵکی هان بدەن بۆ ئەوەی لە هەردوو قۆناغەکەیە بەشدار بن لە سەرژمێریە لە کەرکووک. قۆناغی چەند ڕۆژی ئایندە کە دەست پێەکە ئەبێ بەڵگەنامەکانیان لەم ناوچانە هەبێت لەگەڵ قۆناغی کۆتایی کە 2011ەیە. بۆیە ئەمە وەکو ئەوەی حیزبەکانە بێ ڕۆڵیان هەبێ خەڵک هان بدەن بۆ گەڕانەوە بۆ ئەم ناوچانە و جۆرێکی تری هاندانش حیزبەکان ئەندام و کادری خۆیان مولزەم بکەن بگەڕێتەوە. ئەگەر نەگەڕایەوە بێبەش بکرێت سزا بدرێ لە پۆستی ئیداری یان حیزبی. چکە بۆ ئەمە بۆ ئێمە زۆر گرنگە. یعنی من ئەمەوێ یەک شتێک بڵێم، کاتێک کۆچی جوولەکەکان بۆ ئیسرائیل گەڕانەوە 200,000 کەسیان لە چادرە ئەژیان سەرەتا. یعنی یەکێک لە دامەزرێنرانی دەوڵەتی ئیسرائیل ئەڵێ جاروایە لە یەک چادرە ماڵێکی جوولەکەیکی یەمەنی جوولەکەیکی ڕوسیماندا نابوو، نە لە یەک زمان تێگەیشت، نە کللتوریان وەک یەک بوو، نە خواردنیان وەک یەک بوو، بەڵام قبوڵشیان بوو بۆ ئەوەی مەسەلەیەکی گرنگ لە بەردەسا بوو کە دەوڵەتی ئیسرائیل ئەوانەیە. ئێمەش با ئەم ماڵە کە ئێمە بوومە لێرەین با قبوڵی کەین هەر ماڵێک ئەگەر خزمتیش نەبوو چەند ماڵێک بگرینە خۆمان بۆ نەگەر کەسێکی نییە بۆ ئەوەی لە ئامار بکرێەوە بێبەش نەبێت لە ئامارکردن. ینی بۆ لە ڕۆژی ئامارە من پێم وایە ئەبێ کورد ئەمە یەکلایی بکاتەوە با لە ماڵێکا گەردە ماڵشە بوو سەرژمێری بکرێت. چونکە من زانیاریەکم هەیە کە نزیکەی 4 ماڵێک قبوڵەکرێ لێک خانووە کە ئەمە هەڵەیە لە ماڵێکێشەیە ئەوەی ژماری ئەندامانی خێزانەکانە سیرەکەی لە گوندێکا لە شوێنێکا 5 خانەوادەی کوردی تایە بە هەر 15 کەسن لەگەڵ هەمان شتا خانەوادەیەکی عەرەبیشی تیا هەرو ماڵە بە تاقی تەنیا 18 کەسە. چەند ئەمە کاریگەریە بێت لەسەر ژمارەی خێزانە عەرەبەکان کە زیاترن لە کوردەکان لە ڕووی ژمارەی کەسی خێزانیەوە لەبەر ئەو بارودۆخە سیاسی بەڵێ لەبەر ئەو بارودۆخە کۆمەڵایەتی و سیاسی لە کۆمەڵگەی کوردیا ڕوویداوە لە دوای ئەنفالەوە قەبارەی خێزان لە کۆمەڵگەی کوردیا بەرەو بچووک بوونەوە چووە لە بەرامبەرە قەبارەی خێزان لە کۆمەڵگەی عارەبیە ئەوان هەر بۆ شێوەی جارانن کە پێش ئەو گۆڕانکاریە کۆمەڵایەتی و سیاسی کە ڕووبدا لە ڕووی ژمارەوە. بەڵام ئەتر ئەگەر خێزانێک 50 کەس بێ و خێزانێک 2 کەس بێ هەر ئامارەکرێ ئێمە ناتوانین وە لە پێکهاتەی عارەبی بکەین بڵێن ئێوە قەبارەی خێزانتان بچووک بکەنەوە. بەڵام ئێمە ئەتوانین کار بۆ ئەوە بکەین کە یەکەم هەمومان بەشدار بین لەم سەرژمێریە و ئەگەر کوردێک لە دەروی وڵاتە خێزانێک هۆشیاریان لا دروستپێنهانیان بدەین بۆ ئەوەی بەشداری بکەن لە سەرژمێری چونکە بۆ ڕەخنەگردن بخینە لاوە بێزاری و نیگەرانیمان لە هەندێک بارودۆخ ئەخینە لاوە. ئەمە مەسەلەیەکە هەم بۆ نمونە بۆ گەشەپێدانی وڵاتەکەمان پێویستەکەی مە بەشێکین لە عێراقیان هەرێمەکەمان هەم وەکو کوردیش کە لەوانەیە سبەی ڕۆژ ئێمە ئەمە بێ بە بەڵگەنامەیەکی مێژوویی و سیاسی بەکار بهێنرێ بەرامبەرمان. بۆیە گرنگە ئێمە بە هیچ بیان و پاساوێک خۆمان دوور نەخینەوەیان خۆمان بێبەش نەکەینیان وا نەکەین بەشدار نەبین لەم سەرژمێریە و گرنگە بۆ ئەمەیش ئێمە هۆشیاری دروست بکەین چکە خەڵکانێک تا دوێنە زانیویانەکە بێ بەڵگەنامەکانیان بنێرنەوە بۆ کەرکووک بۆی لە قۆناغی یەکەمی حەسر و تەرقیم واتە گەمەرەدان و ژمارەدانان بەشداری بکەن. بەڵێ سپاس دەکەین هێمن کەمال قوتابی دکتۆرا لە کۆمەڵناسی لە کەرکووکەوە لەگەڵمان بوویت. سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان.